بێگومان گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان باکوور، باشوور، ڕۆژهەڵات، ڕۆژئاوا بە تایبەتی لەو پارچانی کە خەباتی چەکداری هەبووە بە ناچاری پەنای بۆ خەباتی چەکداری بردووە واتە پەرچەکردارێکە کە لە ڕووی وجودی ناسنامەی نەتەوەییەوە بەرامبەر ئەو زوڵم و زۆرەی ڕژێمی سەردەستی فاشیزم هەم وەکو بەعس لە عێراق و سووریا هەم ڕژێمی ئێرانی هەم تورکیای فاشیزم ینی نظامی تورکی کە نظامێکە لە ڕاستی تا سەرسخان نظامیی فاشیە لەبەرەوەی هیچ بوونێکی لە دەرەوەی دەوڵەتی تورکیا لە دەرەوەی قەومەتی تورکی قبوڵ نییە و تایسە حەقی ناسنامە نادا بە ئەو گەلانەی کە غەیرە تورکنەوە تایبەتی کورد لە تورکیا بۆیە سەرهەڵدانی خەباتی چەکداری بە تایبەتی لەسەر دەستی پارتی کرێکارانی کوردستان پێکەکە هەم وەڵامێک بوو بۆ ئەو فاشیزمەی کە لە تورکیا کە تاکو ئێستاکەش بەردەوامی هەیە و هەم توانی بە هەموو جۆرێک ئەو ناسنامە قەومیەی کە لە توانەوە بوو کە لە ناوچوو نابوو کە لە فەنابوو نابوو جارێکتر هەڵسێنێتەوە چ لە ناوخۆی تورکیا و چ لە ڕەوەندی کوردیش ینی هیچێک لە خاڵە هەرە پرشنگارەکانی سەرهەڵدانی پەکەکە پەیوەندیدارە بە ئەو ئیشکردن لەسەر ئەو جالیە کوردانەی کە پێش هەفتاکانیش لە تورکیا با بڵین دەرکرا بوون و پەراگەندەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و بە تایبەتی ئەوروپا کرابوونوانە و ئەم حرەکەتە چەکداریە لە تەنیشت با بڵێ خەباتی چەکداریە و کە خەباتێکی ڕەوایە بەرگریە لە ناسنامەی کوردان لە تورکیا توانیوێتی هەم لە ڕووی فکریەوە هەم لە ڕووی دیبلۆماسیەوە و هەم لە ڕووی لۆبیکردن بۆ قەزەی کوردیەوە لە ناوەندنی دەوڵەتەکانە کاری خۆی بکە و بەردەوامیش لە تەنیشت خەباتی چەکداریەوە لە ڕێی بەڕێز ئۆجالانەوە و لە ڕێی قیادەی پێکاکەوە مەشروعی هەبووە بۆ چارەسەری تەواوی کێشەی تورکیا لە ڕێی ئاشتی و دیموکراتیەوە بەڵام ئەوەی کەڕەتی کردوێتەوە فاشیزمی تورکیا و ئەردۆگان بێگومان مەسەلەی خەباتی هەر پارچەیەکی کوردستان ئەبێ بە قوڵایەکی استراتیژی بۆ پارچەکەی تر باشوور بۆ باکوور، باکوور بۆ باشوور، بۆ ڕۆژهەڵات، بۆ ڕۆژئاوا کەواتە سەرهەڵدانی خەبات لە باکووری کوردستان لەسەر دەستی پەکەکە خۆی لە خۆیان جۆرێکە لە قوڵایی استراتیژی بۆ باشوور و بۆ ڕۆژئاوا بۆ ڕۆژهەڵات و ئەمە کارێکە لە ڕاستیە پێویستمان بەوە هەیە بۆی ئەم یەکبوونەتەوەیە بپارێزین چکە ئێمە دابەش کراوین بەسەر چوار دەوڵەتی جیاوازە بەڵام یەک قەزیەمان هەیە و یەک استراتیژیمان هەیە کە پێویستە کاری لەسەرکەین و دوجارش من پیرۆزبایی لە هەموو ئەوان ناکەم کە بەژار بوون لە هەڵگیرسانی ئەم شۆڕشە و ڕۆحی هەموو شەهیدەکان شاد بێت بە دڵنیایی کورد بە ئامانجەکانی خۆی دەگات. شۆڕشەکان لە مێژووی خەباتی ڕزگاری کوردستانە شۆڕشەکانی ئێمە باوەڕ بکە ڕەنگە هەندێک جار بەستایلێک هاتوون هەندێک جاریش مەسەلەن سەیری مێژووەکەی لە هەناوی کۆمەڵێک خێڵ یا بنەماڵە دەرچوون و لە پاش ئەوەش لە بە مروری زەمەنیش بۆ مەسەلەن بە عەقڵێکی ڕادیکاڵی و بگەڕێ بۆ چۆنەڵەی گەڵاڵەکردنی فکرێ ئەوش سیرەکەی هەر تەئسیراتی عەقڵێکی کلاسیکی تیا بووە تەئسیراتی خێڵ و ناوچەی تیا بووە ئەمە لەلایەکی کە لە شۆڕشی کوردیدا کەمتر تەرکیز کراوە لەسەر بیناکردنی تاک لەسەر فکر بیناکردنی تاک لەسەر ئازادی تاک لەسەر ئازادی ژن یعنی سیرەکەی بەم هەموو خەباتە بە مێژووی 80 ساڵ ئێمە یەشتاکە لە کێشەی ژن پڕین لە کێشە لە مەسەلەی تونند و تیژی بەڵام ئەم فکری ڕێبەری مەزن ڕێبەر ئاپۆ ئەم پیاوە مەزنە داهێنانێک و فکرێکی وای هێناوە کە نەک هەر کوردستان مرۆڤایەتی چاوی لێ بکە بەڕاستی ساکی ئەم ڕێبەرە مەزنە بە ڕێبەری هەموو مرۆڤایەتی هەژمار دەکرێت ئەوەی کە ئیسا ئەو ڕێبەرە مەزنە ئەم فکرە ئەوەی کە ڕێگرە بەلای من و بۆم فکرە تەنها بەرژەوەندی وڵاتانی زلهێز و بەرژەوەندی ئەو وڵاتانشە کە ئیساکێ سیستەمی سەرمایەداری زەرێریان پێدەگا ئەینا هەموو سۆسیالەکان زیاتر هەمویان ئاشنان بەمە ئەم فکرە پێمانی ئەم ڕێبەرە مەزنە پێمانی ود ئەوەنەی کە شۆڕشە کوردیەکان دەتوانن چەکی هەڵگرن و ناوچەی ڕزگارکەن ئێمە سەتانەوە پێنجیمان خستە سەر ئەوەی کە مرۆڤێک بینا بکەین مرۆ تاکێک بینا بکەین لەسەر فکر ئەم فکرە بەڕاستی من پێشمەرگە بووم من لە 32 ساڵە پێشمەرگەم ئێسەش وەکو کەسێ وا ئەزانم خەبات ئێمە کۆتایی ناتووە چونکە خەبات لای ئێمە هەتا کورد لە جێگەیەک
ئەم فکرە پێمانی و هیچ سنوورێک نیە هەتا ئیسێش ئێمە کەسانی شۆڕژگەرمانەیە بەناو سەرکردە و شۆڕژگەر دەڵێ کوردستانی عێراق و سووریا و ئێران یعنی ئەم فکرە ئاشنای کردین بەوەی کوردستان دابش کراوە هەر کەسێک باوەڕی بەوە بێ کوردستانی تورکیا و ئێرانە هیچی کەمتر نییە لە داگیرکەرێک شۆرشی 15 تەباغ ژیانەوەی گەلی کورد بوو دروستکردنیەکی تاچێک بوو کە تاچێک بینات کرد لەسەر فکر وتار و کردداری یەکە ئێستا ئێمە من ئەو حزبانەتی ئاکارم کردووە کە بە وتار بیخوێنیتەوە سەری پرۆژەکەیان ئەەکەی زۆر ڕەنگە لە وەکو ئەمە دەوڵەمەند بێ بەڵام تۆ تاچێکی ئەم شۆڕشی 15 تەباغە تاچێکی بینا کردووە وتار و کردداری هین کردووە بۆ مەسەلەی ژنیش ئەوە هەمومان دەزانین گەلەلەکان کە چ قارەمانیەکەکەن و ئافرەتیش پێشەنگی خەباتە هیچ کات هین نییە پێویستی بەوە نییە بە خێر و سەدەقە مافی ئازادی بیتی و سوپاسانەکە سەرەتا بە بۆنەی 15 تەباخەوە بە بۆنەی ئەو یادە پیرۆزەوە پیرۆزبایی لەسەر جەم ژنانی هەموو جیهانەکەم بە تایبەت ژنانی گەلی کورد چونکە ئەم شۆڕشێک بوو کە ژن تێیدا بۆتە پێشنگ ژن توانیتی شۆڕشی چەکداری پارتی کرێکارانی کوردستان کە لە ساڵی 1984 شۆڕشی چەکداری دەستی پێکرد هەرچەندە لە سەرەتادا وەکو بزوتنەوەیەکی سیاسی ڕزگاری خوازی گەلی کورد لە کاتێکدا لە باکووری کوردستان کە هیچ دروستکەیەکی هیوان نەبوو بۆ گەلی کورد ئەم بزوتنەوەی سەری هەڵدا وەک بزوتنەوەیەکی ڕزگاری خواز پاشان ژنی هێنایە کایەکانی تێکۆشانەوە بۆیە من پێم وایە هەموو ژنانی کوردستان هەموو ژنانی جیهان قەرزاری ئەم شۆڕشن کە توانی ژن بکاتە پێشەنگی کۆمەلگا و هەروها شۆڕشی چەکداری پارتی کرێکارانی کوردستان یەکێک بوو لەو شۆڕشانەی کە لە جیهاندا وێنەی نەبووە بووە جێگەی سەرنجی هەموو جیهان و هەموو دەوڵەتە زلهێزەکانی دنیاوە لە دوای ئەوە هەر لەسەر هەمان فکر و ڕێباز چەندەها ئەتوانم بڵێم ڕێکخراوی سیاسی تر چەندەها وەکو یەکینەکانی پاراستنی ژنانی شەنگەل یەکینەکانی پاراستنی گەل لە ڕۆژاوای کوردستان و چەندین ڕێکخراوی سیاسی و سەربازی تر کە توانیان ژن بتوانێت پاراستنی ڕەوا بە بنەما بگرێ و بتوانێت دیفاع لە خۆی بکە بتوانێت کە لە کونجی ماڵ بێتە دەرەوە لەوە بێتە دەرەوە کە ئیدی ژن کارتێک نییە بەدەست هیچ کەسێکەوە